قادرە دانیشتووی سەرکەبکانم من لە مناڵیەوە ئاوام بەڵام لەبەر ئەو حاڵەتەی ئێستامەوە نەمتوانیوە بچمە قوتابخانەش بەڵام ئەلحەمدوللا ئەو ساڵ ئینشاڵڵا دەخوێنم ئەم هەفتەیە پۆلی یەکەم هەفتەیەکە بوومە بە پۆلی یەک هەروەها زۆر سپاسی کەناڵی بەخشینیش دەکەم بە ناوی بەخشین ئەو کورسیان پێ بەخشین ئینشاڵڵا ئەوجا پێویستم بۆ نابێ خوشک و براکانیان دایک و باوکم عەزیزە و بمگەڕێن بە حاربانەکەم بۆ خۆم ئینشاڵڵا هاتوچۆەکەم زۆر سپاسان دەکەم ئێوە هەمیشە بۆ فەقیر و کەمەندامەکان زۆر باش بن خوا خێرتان بنووسێ مناڵی بێباوگیان هەندێک کەسی فەقیر هەیە ئێوە پشتگیریەکەن بەڕاستی ئێوە زۆر کەسانی باشن خوا هەمیشە پاداشتان باتەوە ئێستا من زۆر لە مێژە پێویستم بۆ عارەبانەیە بەداخۆ پێمان نەکراوە بەڵام ئێوە بە چاکەی خۆتان بۆ منتان کرد زۆر سپاسان دەکەم مەمنونتانم من ئێستا دوو چاکەم بۆ کراوە سەرەتا ئەوەمە بووم بە پۆلی یەک بە حاربانەکەم ئەتوانم خوێندنەکەم بەڕێ بکەم ئەوە بەرنامەی بەخشینیش زۆر سپاسیان دەکەم حاربانەکەیان دا بە من بەخشیانە بە من سپاس خوای گەورە ئەەکەم ئەو دوو ئاواتانەی بۆ من هێنایەدی زۆر سپاسی کەناڵەکەشتان ئەەکەم و هەروەها بەرنامەکەش خوا بتان بارێز و خوا پاداشتان باتەوە ئینشاڵڵا خوا خێرتان بنووسێ هەر سەلامەت بێت سلامت رفيقك رفيقي من المكتب نايف شنقية زور شنقودية هوادارم دڵخۆش بێ و حاڵبانەی سپاسی ئێوەش دەکەم زۆر حەزی لێ بوو ئەو دیاریە وەرگێ هەموو ڕۆژە بە منی دەگو پێیان تخوا بە ئەو دیاریە وەرگن و ئینشاڵڵا وەریەگری چونکە دڵی خۆشە من لەو زیاتر دڵخۆشتم دەستخۆشی لە کەناڵی بەخشین دەکەم کە ئەو حاڵبان پێشکەشی کردو بە شەنگەخە